کۆبوونەوەی بەشێک لە کوردانی فەیلیە بە بۆنەی جەژنی غەدیر کە لەلایەن پەرلەمانی عێراقەوە بە جەژنێکی فەرمی ناسێنرا. کوردانی فەیلی بەنێتەوە کورد و بە مەزهەب شیعەن، بەڵام بەشی زۆریان ناتوانن بە کوردیەکی ڕەوان قسە بکەن. کوردە فەیلەکان لە سەردەمی ڕژێمی بەعسا دەچەوسێنرانەوە و ئێستاش هێشتا بەشێکی زۆر لە مافەکانیان وەکو هاوڵاتی عێراقی بۆ نەگەڕێنراوەتەوە. إما كرد مظلومين من زمن صدام اللعين راء بروده، كرد فيلي مظلومة، صدام هجر ما كرد سفرنا. ئەم پەیکەرە لە پارکێکی بێخزمەتگوزاری بەغدا لەلایەن کوردانی فەیلیەوە وەکو هێمایەک بۆ چەوسانەوەیان دروست کراوە. بەشی سەرەوەی پەیکەرەکە ئاماژەیە بۆ ئازارەکانیان و بەشی ناوەڕاستیش هێمایە بۆ دەستگیرکردن و چەوسانەوەیان. ژمارەی کوردانی فەیلی لە بەغدا بە نزیکەی 500,000 کەس مەزەندە دەکرێت، بەڵام حیزبە کوردیەکان نەیانتوانیوە پێگەیان بەهێز بکەن لە نێویاندا و دەنگەکانیان لە کاتی هەڵبژاردندا بەدەست بهێنن. كثير من القيادات الكردية في بغداد گەیشتوم بەو بڕوایی زۆرێک لە سەرکردە کوردەکان لە بەغدا تەنازولیان لە ئیستیحقاقی کوردی فەیلی کردووە. من قسە لەسەر ڕێخستنە سیاسیەکان دەکەم. تەنازولیان لە ئیستیحقاقی کوردی فەیلی کردو لە بەرامبەر دەستکەوتە سیاسیەکان. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی دەنگنەهێنانی لایەنە کوردیەکان. هذه ربما تكون واحدة من الأسباب. لە غیابی لاوازی پێگەی حیزبە کوردیەکان لە ناو کوردانی فەیلی بەغدا بەشێکی بەرچاو لە دەنگەکانیان بۆ لایەنە شیعەکان دەڕوات. لەم ساڵانەی دواییشدا موحسن مەندەلاوی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق و سیاسەتمەداری کوردی فەیلی کە بە نزیک لە هێزە شیعەکان دادەنرێت پارتێکی دروست کردووە و دەیەوێت کوردانی فەیلی لە دەوری خۆی کۆبکاتەوە. حزب الاتحاد الوطني پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا پرۆژەی زۆریان بۆ کوردی فەیلی ئەنجام داوە، بەڵام بەداخەوە کاری پێکەوەی ناکەن لە پێناو ڕاکێشانی کورد بەگشتی لە ژێر ململانەی یەکێتی و پارتیدا. کوردی بەغدا و فەیلی و دەرەوەی هەرێم زەرەرمەندی گەورە. كرد خارج الإقليم هم الخاسر الأكبر. کوردانی فەیلی وەکو یەکێک لە کەمینەکانی عێراق هەژمارد کراون و لە پارێزگای بەغدا و واسط 2 کورسی کۆتای ئەنجومەنی پارێزگایان بۆ دانراوە. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، بەغدا.